يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە زنجیرە باسی ئاسانتردا بابەتی ئەم جارەمان لەژێر ناونیشانی ئیسلام دینێکی ئاسان و موسڵمان قولسکار. ئێمە خۆی پەروەردگار کە ئەم ئیسلامەی وەکو ڕەحمەت پێ خەڵات کردوون و بەرنامەی ژیانمانە، ئاینمان ئیسلامە، سەرتاپای دینەکەمان ئاسانکاریە. بەڵام بەداخەوە هەڵگرانی ئەو ئاینە زۆربەیان حەزیان لە قولسکاریە. پێچەوانەی ئاینەکە ڕەفتار دەکەن و زۆر جار پێشیان ناکرێت، سەرنجام نەکبەتیە بۆ خۆیان و بۆ دەوروبەریان. پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم ئەو ڕەحمەتەن للعالەمینە هەمیشە زۆر ئاسانکار بوو. دینی ئیسلامی زۆر بە ئاسانی وەرگرت بوو لە خوای پەروەردگارەوە و بە ئاسانیش بە ئێمەی دەگەیاند. تەنان لە کردارەکانی ڕۆژانەیدا خەڵکی ئازار نەدەدا. دینێکی حەق و ڕاست ئاسانکار لەژێر دروشمی ئەو ئاەتەدا کە ئێمە ئەم ساڵ لە ڕەمەزانە لە خزمەتی داین: يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. خوای پەروەردگار خەڵکینە هەمیشە ئاسانکاری بۆ ئێوە دەوێ، هەرگیز قورسی بۆتان ناوێ. لەسەر مینبەر دەبێت ڕۆژی جومعە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کات و گەرمەی وتار خوێندنەوەدایە ئیمامی حەسەن و حوسێن دوو منداڵن، کچە زاکانی کە منداڵی عەلی و فاتیمەن، دێن بەرەو لای مینبەرەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، دێن کە لە سێ قادمە دروست کراوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە جیاتیەوەی لێیان تووڕە بێ یان بە کەسێک بڵێ لایان بەر لە مینبەرەکە لە کاتی وتارا دێتە خوارەوە هەردوو مناڵەکە لە باوەش دەگرێ و ماچیان دەکا و دایانباتەوە سەر مینبەرەکە لەگەڵ خوایەوە دەست دەکاتەوە بە خوتبە. دەستێری کە کارێکی ئەمڕۆی موسڵمانانی ئەمڕۆی قورسکار بێ، بزانە چییە ڕوو دەدا لە هەموو دنیا و فەیسبووکا دەنگ دەداتەوە فڵان مەلا لە کاتی خوتبەدا لە مینبەرە هات و مناڵەکەی لە باوەش گرت و بردیەوە سەر مینبەر. ئەوە هەر نابڕێتەوە. یەکێڵە چۆن شتی وا دەبێت، یەکێڵە دروست نییە، یەکێڵە نابێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر زۆر بە ئاسانی ئەم کارەی وەرگرت بۆ ئەوەی منداڵەکان نەوەکو بڕۆنە دەرەوە تووشی کارە ساتێک بن، نەوەک یەکێ لێیان تووڕە بێ، نەوەک زەجەیەک لە مزگەوتا دروستکەن، هێنانی لە مینبەری شاتە خوارەوە چۆش سەریشەوە خوتبەکەشی دەست پێ کردەوە. کابرایەک دێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم، ڕەمەزانە، مانگی هاوینە، هاتووە و دەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، وەڵڵاهی من تووشی ڕووداوێک بووم، تووشی کارە ساتێک بووم. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت چی بوو؟ وتی ئەی پێغەمبەری خوا، نیوەڕۆ بوو چوومە ماڵەوە، خۆم و خێزانم بە ڕۆژوو بووین. خێزانم دەست نوێژی هەڵدەگرت بۆ ئەوەی کەوا نوێژی نیوەڕۆ بکە، جلە ئافرەتەکانی خۆی هەڵکرد، قاچ و قولیا سپیەکەیم بەرچاوکەوت. وەڵڵا ئەی پێغەمبەری خوا، خۆم بۆ نەگیرا و چووم یەکسەر لە باوەشم گرت و پەلامارم دا و بردم بۆ ژووری نووسن و جیماعیشم لەگەڵا کرد، هەردووکشمان بە حیساب بە ڕۆژوو بووین. پێغەمبەر صلی الله علیه وسلم سەیری کە ئەم ڕووداوە بە ئاسایی لە مرۆڤێکەوە وەردەگرێت. ئەوە جارێک لە ساڵانێک لەمەوە بەر هەم دەوری مانگی ئاب و ئەوانەدا لە مانگی هەشتا بۆ ڕووداوم بیر هاتەوە. گەنجێک پرسیاری لێکردم وتی ئەڵێ مامۆستا، چووم لای مامۆستایەکی ئاینی پرسیارێکم هەبوو، تووش ڕووداوێک و ئیحراجێک بوو، مامۆستا زۆر پێش شکاندمی. وتم چی بوو؟ وتی وەڵڵاهی من تازە هاوسەرگیریم کردووە، نیوەڕۆ لەگەڵ خێزانم ڕەکشا بووم، وەڵڵا خۆم بۆ نەگیرا و جیماعمان کرد. چوون بە مامۆستای گەڕەکەمان گوت مامۆستا شتێکی وا بووە. مامۆستا وتی هەی نێرە کرد، خۆ ئێستا بەم چلێ هاوینە بەهار نییە، بڕۆ دەرەوە هەی هەواز باس، ئەگەر لە خوا بترسە ڕۆژوو نەدەشکان. وتم وەرە فەقیرە، وتی وەڵڵاهی وا تەریق بوومەوە بمردمایە پێم خۆشتر بوو. بەڵام پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم پێغەمبەر وانییە. پێغەمبەر نە بەم پیاوە دەفەرمێ هەوەس باس، نە پێی دەڵێ ئیمان لاواز، نە پێی دەڵێ هەی فاسق. دەفەرمێ هەموو شتێک عیلاجی خۆی هەیە، هەموو کارێکیش کە ئینسان بیکە باجی خۆی هەیە. دینی ئێمە ئاوایە، شتەکانمان بەسەرا تێ ناپەڕن، بەڵام ناشمان شکێنێ، بەڵام ڕوشکێنن ناکە، بەڵام تەریقن ناکاتەوە. بۆیە خوای پەروەردگار ئاەت دەنێرێتە خوارەوە لە شانی ئەمەدا، سەیری خوا چەند بەڕەحمە. خوای گەورەش زەجی ئەو سەحابەیە ناکە، بفەرمێەوە چۆن شتی وات کرد و چۆن خۆت پێ نەگیرا و جا خۆ دەبوایە تۆ تەریق بوویتایە لە حاڵەتی وا و چۆن شەرمن نەکرد بۆ پێغەمبەرت باس کرد و نە، ڕووداوێکە ڕوویداوە مرۆڤە ئاساییە لێ ڕووبدا. بەڵام قورئان تەرتیبی بۆ دانا،
فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی خوای پەروەردگار دەفەرمێت کۆیلەیەک ئازاد کە وتی وەڵڵی پێغەمبەری خوا من بۆ خۆم خزمەتکاری خەڵکم کۆیلەم لەکوێ بوو وتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی 2 مانگ لە دوای ڕەمەزان لەسەر یەک بە ڕۆژوو بە 2 مانگ بە ڕۆژوو بە وتی وەڵڵا من بە حاڵەکە خوا دەکا ڕەمەزانم بۆ دەگیرێ بە حەیاتی مانجێشکم بۆ ناگیرێتەوە جا 2 مانگ لەسەر یەک بەخوا ئەوە لە توانای ئەم جسمە لاوازەدا نییە اینجا کابرایکی کاسبکارم بێ بڕۆم بۆ کرێکاری و ئیش و بە ڕۆژوو بم ئیشەکەم لەدەست دەچێ و پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی کاکە ڕێگەی سێممان هەیە بڕۆ نانی 6 فەقیر بدە 6 فەقیر تێرکە وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کوڕە خەڵک خێرم پێ دەکات نانی 6 فەقیری چی ئەگە خوا دەکە من خۆم و خێزانەکەم پێ بەخێو دەکرێ دیسان پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر لێی تووڕە نابێ نافەرمێ ئەی نەکبەت جا کە تۆ هیچت پێ ناکرێ ئەوە حاڵتە بۆ حاڵی وا دەکەی بۆ ڕۆژوو بە جیماع دەشکێنی بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو ڕەحمەتە ئەو ئاسانکارە دەفەرمێ دەی براکەم بڕۆ بۆ لای فڵان کەس پێی بڵێ ماڵی زەکاتی هەیە و دەوڵەمەندێکی باشی مەدینەیە پێی بڵێ ئەوەندە عەلاقە خورما بداتێ ئەگە تەوزیعێکی بەسەر 6 ماڵی فەقیردا پێی تێر بخۆن 6 کەسی هەژاردا بڕۆ زەکاتی ئەو خورمایی ماڵی فڵان کەس وەرگرە بیبەخشەوە بەسەر فەقیراندا کابرا دێتەوە خورماکان وەردەگرەوە ئەی پێغەمبەری خوا وەڵی تەکلیفێکم هەیە پێی ئیسا بە ئەو خورمانە بۆ خۆم و خێزان و منداڵەکانم بخۆم باشترە بەخوا من لە هەموو کەس محتاجترم پێغەمبەر صلی الله علیه و سلم کوڕە دەبڕۆ بۆ خۆت و ماڵ و مناڵەکەت بیخۆ کەفارەتەکە شەد بۆ خۆت هەرچەند ئەو حکومە هەر بۆ ئەو پیاوەیە واتە کەسێشکە ناتوانێت بڵێ کەفارەتەکە بۆ خۆم دەخۆم ئەگە هەیبوو دەبێت زایکە بەم شێوەیە دەبینین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کارەکانی بە ئاسانی وەرگرت و بە ئاسانی چارەسەری کرد و هەمیشە ڕووی خۆش بوو و لە کەسیش تووڕە نەبوو کابرای تەریق نەکردەوە بە هەوەسباز و ئارەزوباز ناوی نەبرد بەڵام ئەمڕۆ دەبینین لە جیهانی ئیسلام و موسڵماناندا کوا میهرەبانی کوا لێبوردەیی کوا نەرمونیانی کوا لای موسڵمانان ئەم مستەلەحە جوانانە خەریکە کاڵ دەبنەوە و ئازانین ئەوەی دینداریی زۆر ڕاستەقینە بێ دەبێت زۆر تند و تیژ بێ زۆر مڕچوومۆن بێ قەت پێ نەکەنێ هەموو لەشمی جیاواز بێ لەگەڵ خەڵک نا بە پێچەوانەوە ئیسلامی ئێمە وا نەبوو هەمومان بووینە کوێخا و فتوادەر دەبینی سەیدەکەی خەڵک ئێستا هەر بە لە جیاتی خوا ئیمزا دەکەن نەعوذ بالله کەسێ دەبینی خێرەومەندە مزگەوتێک دروست دەکا مەکتەبێک دەکا خێرێک دەکا نانێک دەدا یەکێ لەو لاوەلی پەیدا دەبێت کوڕە کاکە خوا لێ قبوڵ ناکە باوەڕ ناکەم خوا لێ قبوڵ کە خوا زانێ و پارەی بەچی پەیدا کردو خوا زانێ بۆ چێتی ئەوە ئیشی من و تۆ نییە ئەوە فتوادانە بە ناوی خواوە قبوڵکردن یان قبوڵ نەکردن ئیشی من و تۆی بەندە نییە ئەوە ئیشی خوایە ئەوە عایدی خوایە کەسێ دەمرێ بەخوا باوەڕ ناکەم خوا لێ خۆش بێ ئەوە چۆن نەعوذ بالله قسەی وا دەکەی ئەوە ئیشی خوایە لە چێ خۆش دەبێ و لە چێ خۆش نابێ ئەڵە باوەڕ ناکەم فڵان کەس چای بە بەهەشت بکەوێ بۆ کلیلی بەهەشت بەدەستی من و تۆیە تا بیدەین بە خەڵک وە تاپۆکەی لەسەر من و تۆیە بەشی خەڵکی لێ بدەینەوە ئیشی خوایە خەڵک ئیشی خوا دێنێ موسڵمان قسەی تێدا دەکا ئەوە لێگەڕێ ئەوە بکاری تۆ نییە تۆ خەمی خۆتت بێ خوا لێت خۆش بێ تۆ خەمی خۆتت بێ بەهەشت جێگات بێ تۆ خەمی خۆتت بێ کەوا ڕیسوای بەردەمی خوا موسڵمانان نەبی دوعا بۆ خۆتتە و باشان بۆ ئەو کەسەش کە گومڕا بووە وڵێ خوا هیدایەتی بدە ئەنجا مستەلەحە بەو دەڵێن فاسقە بەوی دەڵێن دەجالە بەو دەڵێن درۆزنە بەو دەڵێن ڕاستی نەکردووە ئەمە چێ دەیکا بەداخەوە موسڵمانی ئەهلی مزگەوت دەیکا گرنگە گفتەکە لەوەدایە موسڵمان قسە بە موسڵمان دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە هەرە قورسترین کاروبارەکانی ژیانیدا ئیسلامی بە ئاسانی وەرگرت چ شتێک لە ژیانە خوا پەناماندا لەوە قورستر هەیە بوختان بە شەرەف و ناموس و خێزانت بکرێ لەناو شاری مەدینەدا لەلای سەرکردەی منافقەکان و عەبدوڵای کوڕی ئوبەی سەلول و جەماعەتەکەی بوختان بۆ خات و عایشەی خێزانی پێغەمبەر کرا صلی الله علیه و سلم پەنا بەخوا بوختانی بۆ کرا گوایە عایشە لەگەڵ پیاوێکە بیندراوە قسەش یەخوا نەکەوێتە دەمی ئینسانی منافق ئەو دەیجێڕایەوە تەنانەت خزمە نزیکەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەم بوختانەوە گلان پێغەمبەر صلی الله علیه و سلم عایشەی ناردەوە ماڵی باوکی فەرمووی بڕۆ ماوەیە وەکو بە شەرێک تەواو پێغەمبەری خوا دڵگران بوو ئەها بەڕێزان لێرەدا ئەو دەرسە گەورە فێری موسڵمانان دەبێت تەنانەت پێغەمبەری خوا غەیبی نەزانیوە پێغەمبەری خوا ئەوەی خوا پێی نەڵێ نایزانێ ئاگای لەم ڕووداوە نیە ناتوانێت قسەی تێدا بکە ئەویش قسەی خەڵک دەبیستێتەوە تەواوی شاری مەدینە هەژاوە سەحابەی دڵسۆز و موسڵمانانی ڕاستەقینەی وەکو جەنابتان هەمووی چاو بە فرمێسکە ماڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاژاوی تێکەوتووە بوختان بۆ خێزانی کراوە پەنا بەخوا ئالم کاتەدا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمە ئەو پەڕی مووقفێکی قورسە هەر سەرکردەیەکی دنیا بێ 10,000 چەکداری لەبەردەستا بێ هێزێکی چەکدار لە پشتیەوە بێ هەر ئەمرێک کات جێبەجێ بکرێ یەکسەرێک بڕۆن ئەو عەبدوڵای کوڕی ئوبەی سەلولە و هەر کەسێ ئەو بوختانەی کردو هەموویانم بۆ بکوژن وایان نا بە بێگومان هەموویانی دەکوژ یان هەمووی دەخستنە زیندانەوە دەسەڵاتی هەبوو پێغەمبەر صلی الله علیه و سلم نە کەسی کوشت نە کەسی بریندار کرد
نەکەسی لە سجن کرد نەکەسی مەحکەمە کرد فەرمووی حەواڵە بە خوا بن خوا ئەو کەسە بگرێ بوختان دەکا بانگی عایشەشی کرد فەرمووی عایشە دوو قسەت پێ دەڵێم ئەگەر ئینسانێکی تووشی ئەم تاوانە بووی کە خەڵک باسی دەکا گوناهێکت کردووە لە بینی خۆت و خوادا داوای لێ خۆشبوون کەوڵە خوای لێم خۆش بە ئەگەر نەت کردووە بێمنەت بە لە هەموو کەس لە قسەی خەڵک مەترسە خوا ڕاستیەکان دەردەخا بەس ئەم دوو قسەی کرد سەیری ئەمە ئەو پەڕی ئاسانکاریە مرۆڤی ئەگەر تووشی ئەم گوناهە بووی نەعوذ بالله کە لە تۆ ناوەشێتەوە هێشتا دەرگات چاکە لەسەر دانەخراوە بڕۆ تەوبە بکە بڕۆ لە قاپی خوا و داوای لە خۆشبوونی لێ بکە ئەگەر بوختانت بۆ کراوە نەت کردووە بێمنەت بە ئاخری ڕۆژێک بوختان وەکو شتی تاریک و چڵکن وایە دەڕوا پاکی و تشکی زێڕینی خۆر هەر دەردەکەوێتەوە عایشە فەرمووی بەخوا یەک قسە ناکەم کاری خۆم دەدەمە دەست خوا نە سوێن دەخۆم بڵێم نەم کردووە نە پاکانە دەکەم خوا ئاگای لێ خوا ئاگادیەتی من چیم کرد بەیان نەم کردووە خوا سوورەتی نور ئەو هەموو ئاەتەی دابەزاند خات و عایشەی بێبەری کرد دڵی پێغەمبەری ئیسراحەت پێ کرد منافقەکانی ڕیسوا کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەک کەسیشی لەسەر ئەم ڕووداوە نەگرت نەسجن کرد نە مەحکەمە کرد نەکوشت هەموو کارەکەی بە ئاسانی ئەم قەزیە گەورەی کۆتایی پێهێنا دەی مسلمانی ئەمڕۆ چەند کەستان بینی وە کچەکەی خۆی کوشتووە خێزانی خۆی کوشتووە خوشکی خۆی کوشتووە بەس لەسەر قسە و قسەڵۆکێک لەسەر تەلەفۆنێک لەسەر فەیسبووکێک بۆیە ها ناونیشانی وتارەکەم ئەوە بوو ئیسلامێکی ئاسانکار بەڵام مسلمانێکی قورسکار هەمووشی دڵە مسلمانان وای کرد فلان کەس حاجی بوو وای کرد فلان کەس ئەهلی مزگەوت بوو وای کرد ئەهلی ڕۆژوو بوو وای کرد کاتێک کە ئیسلامی ئێمە بەڕێزان لەوە بێبەریە دینەکە وا ناڵێ زۆر کەس هەیە بەداخەوە لە ئەوروپا قسەیەکەیە دەڵێن فلان کەس لە پاشاترە یعنی ئەوەندە دڵسۆزی حکومەتە ڕئیسی حکومەت بۆ خۆی ڕەخنە لە خۆی دەگرێت ئەو دڵێ نابێ لە حکومەتترەی وا هەیە لە ئیسلامیشدا ئیوا هەیە لە پێغەمبەر نەعوذ بالله بە حسابی خۆی دڵسۆزترە بۆ ئیسلام تەمسیلی ئیسلام ئاوا دەکا ئەم دینە ئاوا تەمسیل دەکا نەعوذ بالله وەکو لە پێغەمبەر دڵسۆزتر بێ و مسلمانتر بێ ئەوە تا دەبینی توندڕەوی ئاینی ئەمڕۆ مسلمان دەچێت قبر دەتەقێنێتەوە کەنیسە دەتەقێنێتەوە هاتا لەو ئەوروپای ئەو مەسافەی مانگی پێش و ئەوانە لەو سریلانکە ئەوانە داماوە چیان بەو هەموو کەنیسە و کرد و کابرا بۆ خۆی جەژنی قیامەی خۆیەتی مەسیحی هەرچێکە لەو تێلایە لە کەنیسەدا خەریکی شتی خۆیەتی ئەوە حسابی لای خوایە چاک دەکا خراپ دەکا خوا غەزەبی لێ دەگرێت خوا ڕەحمەتی بۆ دەنێرێ ئەوە ئیشی من و تۆ نێ مرۆڤە ئەها چاو لێ فەقیرە چەند تەقینەوە بوو هەمویان هەڵتەکان ئەو هەموو خوێنەن ڕژا وەکو مسلمان پێ تەریق دەبێتەوە لە مسلمان ئەوەی کردووە ئەوانە بە حساب ناوی دینیشەوە دەیکەن ئەڵێ لە پێناوی خوادا ئەو کافرانە دەکوژم جیهانیان لێ هەڵدەتەکێنم بەڵام ئایا ئەم پیاوە توندڕەوە تەقیەنەرە TNT بەکارهێنە مسلمانترارە بەڕێزانیان عومەری کوڕی خەتاب وەڵا هەزار ئیمانی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لەوانە بەهێزترە چونکە سەحابەی پێغەمبەرە جێنشینی پێغەمبەرە خەزووری پێغەمبەرە لە جیلی یەکەمی سەحابەیە لەوانەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم شاهیدی حەق و ڕاستی و دادپەروەری بۆ داون بەڵام ئەو عومەری کوڕی خەتابە دەسەڵاتی جیهانی ئیسلامی بەدەستەوەیە ئەچنە وڵاتی میسر فاتحەکانی ئیسلام یەک بتێک ناتەقێنەوە ئاها سەیری کە ئەو هەموو ئاساری میسری قەدیم و فیرعەونیە لەو میسرە هەبووە یەک دانە موسڵمان نەچووە هەیکەلێک بشکێنێ بتێک بڕوخێنێ شوێنێک تێک بدا هەرەمێک وێران بکە بفەرمێ ئەوە چۆن ئەو پەیکەرانەی فیرعەون و ئاساری فیرعەونی ئەوانە دەبێ بمێنێ مسلمان دەستکاری ئەوانە ناکە ئەوە مێژوویەکە و ئاسارێکە دەمێنێتەوە ئێمە بە فکر محاربەی فکر دەکەین ئێمە ڕاستیەکان ڕوون دەکەینەوە ئەو ئیسلامە ئازیزەی ئێمە سەحابە گەیشتن ئەفغانستان بتی بوزای لێبوو دەستکاریان نەکرد بتی بوزا کە لە زیاتی خوا نەعوذ بالله دەپەرسترێ مسلمانێک نەچوو کوێنێکی پێچەشە و بیتەقێنێتەوە نەچووی لەیدا و بیشکێنێ ئەو ئیشی من مسلمان نییە ئەوەش هەوادارانی خۆی هەیە و حسابیان لای خوایە چاولێ کابرا بە حسابی خۆی لە سەحابە دڵسۆزترە بۆ ئیسلام کاتێک سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فتوحاتی ئیسلامیدا ئەوانەی نەکردووە لەو هەموو لیبیا و ئەوانەدا نەیجەر و ئەوە بەدەیەها کەنیسە هەیە سەدان کەنیسە هەیە لە سەردەمی مسلماناندا مسلمانانی تێگەیشتوو لە دینی خوا یەک کەنیسەیەک نەتەقێنراوەتەوە ئەمڕۆکان ئێستا ئەو ئەوروپایە بەداخەوە خەریکە دەبێتەوە دوژمنی ئیسلام مسلمانان بۆ ئەوەی کە گەشیان کرد بۆ بچووک بکرێنەوە کەنیسە دەتەقێندرێتەوە بە سەدان خەڵک دەکوژرێ و خوێنی دەڕژێ لە سەد دەستی مسلمانانی تێگەیشتوو یەک کەنیسەیەک لە جیهاندا نەڕوخێندراوە یەک ڕاهیبی مەسیحی نەکوژراوە یەک مەسیحیەک لە دینی خۆی بێبەش نەکراوە ئەوە تا ئیسلامی ئێمە دەڵاگە خێزانەکەت مەسیحی بوو چوو بۆ کەنیسە نابێ ڕێگەی لێ بگری
نابێ هەموو ڕۆژە پێی بڵێ وەرە موسڵمان بە وەرە قورئان بخوێنە وەرە مزگەوت تۆ دێ بۆ مزگەوت بۆ تەراویح ئەو دەچێت بۆ کەنیسە ئەوەندە بڕوای بە ئازادی هەیە پاشان ئێمە دەچینەوە بە دیوانی خوا لەوێدا پاک و پیس ڕاست و دروست پاداشت و خراپایان سزا لەوێدا لای خوا جێ دەکرێتەوە زانایەکێ بە ناوی دکتۆر ئەحمەد بەسام ساعی لە ساڵی 1941 لە لازیقەی سووریا لەدایک بووە دکتۆرای لە قاهیرە لە زانکۆی ئەزهەر وەرگرتووە باسی ئەوە دەکا ئەڵێ منداڵ بووم سەرەتای پەنجاکان بوو شێخ ئەلبانی لە دیمەشقەوە دەهات بۆ لازیقەی سووریا گەنجێک و تازە پێدەگەیشت ئەتگوت کۆمپیوتەرە هەرچی فەرموودە هەبوو لەبەری بوو دادەنیش لە مزگەوت تا بە سەدان فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە هەموو ڕیوایەت و محەدیثەکانەوە دەجێڕایەوە ئێمە ئەو زەمانەکە ئەو هاد و تاری بۆ دەداین بۆ لازیقیە لە دیمەشقەوە مانگ هەفتەی جارێک مانگی دوو جار دەهات خەڵکێک بووین لە دین باش حاڵی نەبوو بووین ئەڵێ من خۆم قوتابی بووم تەلەبەی ناوەندی بووم بەیانیان کە دەچوون بۆ مەکتەبێکی ئیمتیحانی نیوەی ساڵ و سەری ساڵ دایکم دەیگوت بڕۆ بۆ لای فڵان قەبری پیاوچاکە کە ناوی شێخ مەغریبیە شێخ مەغریبی ئێستاش نازانم تونڕەوی تەقان بێتەوە لە لازیقی سووریا مزگەوت و قەبرەکەی هەرماوە شێخ مەغریبی کابرایەک لە مەغریبەوە هاتووە لازیقی سووریا پیاوێکی خواپەرست و دیندار بۆ 1802 بە تاعون مردووە خەڵک قەبریان بۆ دروست کردووە مەزارێکی گەورەیان لەسەر دروست کردووە بەڵام بەداخەوە بەهۆی تێنەگەیشتنی دروست لە دین خەڵک چووەتە سەری ئەو داوای شیفای نەخۆشی لێ کردووە ئەو پەڕۆیەکی هێناوە لە دەستی خۆی هاڵاندووە ئەو داوای مراس حاصڵبوونی لێ کردووە بەڕێزان ئەوە لە دینی ئێمەدا نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کابرایەکی بینی پەڕۆیەکی سەوز لە دەستیا بوو فەرمووی ئەو پەڕۆیە چییە وتی ئەوە قوربان لەسەر دارێکە دارێکی پیرۆزە لێم کردوێتەوە پەڕۆی پێوەیە بۆ باداری باشە بۆ تاولەرز چاکە تاولەرزم لێ ئەگەر ئەو پەڕۆیم بەدەستەوە بێت چاک دەبم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەنبیذها خێرا فڕێدە بیکەوە فڕێدە لو مت على هذا ما أفلحت أبدا قبم حاڵەوە بمری سەرفرازی قیامەت نابی ئەوە شیرکە بۆ خوا پەڕۆ چییە شافی هەست ئەڵڵایە وازی لێ بێنە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ئامۆژگاری پێیلا برد وتی ئێمەش خەڵکەکەمان دەچوونە سەر ئەو مەرقەدە ئێستاش لە کوردستانە هەیە خەڵک بۆ ناز ڕاز و نیاز و قەبری نازان فڵان پیر و فڵان مشایخ و بۆ منداڵ من لەم کوردستانە بینیومە خەڵکی موسڵمان بۆی باس کردوم وتیتی مامۆستا قەبرێک لە فڵان شوێنە ئەڵێن دەبێ ئەو ژن و پیاوەی مناڵیان نابێ حەوجا بە دەوری قەبرەکەدا ڕاکەن هەر لەم دەور و بەرانەیە ڕاکەن بە دەوری یا دوایی حیوانە بکەن بە خێری ئەو شەخسە و بە پێخواسی ڕاکەن بە دەوری یا داوای لێ بکەن بڵێن خۆیان بڵێن مناڵێکمان دەیە لەبەر خاتی ئەو قەبرەوەوانە تمە کوفرە مناڵ ئەمەی بۆ چێ بە دەوری قەبرە حەوت تەواف بکەی بە پێخواسی ڕاکەی و هاو ئەی بۆ لە ماڵەوە هاوار لە خوایەک ناکەی کە ئەلوەهاب بەس بۆ خۆیەتی ئەڵێ ئەو دیێ ئێمە تووشی ئەو خورافیاتە بوو ئاوا چی خورافیات بوو بە ناوی دین و پیاوچاکانەوە هێنا بوومانە ناو دینەوە شێخ ئەلبانی دەهات لە دیمەشقەوە بە لازیقیە شەوانەی جومعان و ئەوانە وتاری بۆ دەداین ڕەمەزانە وتاری بۆ دەداین بەڵام بە زمانێکی شیرین بەڵام کەسی نەدەشکان بەڵام نەیدەگو بڕۆن پەلاماری ئەو قەبرەدەن و بیتەقێنەوە لە ناوی بەرن و بیشکێن و شێلەکانی قەبرەکە فڕێدەنە دەرەوە ئەوە لە جیاتی خوا خەڵک داوای لێ دەکات ئەو دکتۆرە دەڵێن من مناڵ بووم ناوەندی بووم لە دوی متەوەستەوانە داکم دەیگوت بەیانە لەگە ڕۆشتی بۆ ئیمتیحان بچۆ لە دەوری مەزارەکە لە دەوری قەبرەکە ڕیحانە و گوڵی لێیە پەلکی ڕیحانە بێنە بیخە ژێر زمانتەوە تا ئیمتیحانە دەکەی با لە ژێر زمان تا بێ ئەوە خوا زمان فەسیح دەکات ئیمتیحانەکەت بۆ جواب دەدرێتەوە دەچوومە لای زێوانەکەش کابرایەک بوو مێزەرێکی سەوز و زەردی بەسەرەوە بوو ئەم گوت 2 ریال 2 دیرهەمت دەدەمێ بە تەسبیحەکەت بەختم بۆ بگرەوە بزانم لە خۆ دەردەچم یان دەرناچم بڕوام وا بەوەی ئەو دێڵە وایە وەمزانی عیلمی غەیبی پێیە ئەمجا دوایی بۆمان دەرکەوت کە شێخ باسەکانی دەکردەوە غەیری خوا نە نەفع نە زەڕ نە شیفا نە منداڵ نە چاکی نە خراپی نە بەختەوەری نە بەدبەختی نە بەخت بەستن نە بەختکردنەوە نە شوکردن نە ژنهێنان هیچی غەیری ئەڵڵا لە گەردوونە هیچ کەسێ هیچی بەدەست نییە نعوذ بالله ئیمانت وابێ غەیری ئەو ئەڵڵایە لەم سەر زەویەدا نەفع و زەڕی بەدەستە ئیمانەکە لە خەتەرایە ئەبێت تەوبەی لێ بکەی ئەڵێ ئەوەندە بە زمانی شیرین بۆی باسکردین هەموو خەڵکەکە وازی لەو خوڕافیاتە هێنا گەڕاینەوە سەر دینی ڕاست و دروست و ئەسڵ بەبێ ئەوەی نە قەبرەکە بتەقێنینەوە نەبێ حرمەتێک بە پیاوچاکێک بکرێ نە شێری قەبرێک بشکێ بۆیە بەڕێزان دینی ئیسلام دینێکی ئاسانە دکتۆر ئەحمەد بەسام ساعی لە یەکێک لە کتێبەکانی خۆیدا دەڵێ چەند ساڵێک لەمەوە لە بەریتانیا بووم برادەرێکم هات بۆ لام کە پێشتر دۆستایەتیمان هەبوو خۆڵقم کرد هات نانماندانا سێرم کرد چەتاڵ و کەوچ کوشتەکەی لابرد و بەدەستی لێی خوارد و بە 3.50 دەلێسایەوە لەسەر کورسی مێز دانیشتبووینیان کۆم کە وەڵام من لە عەرزانان دەخۆم کاکە بۆ وا دەکەی وەڵاهی وا سوننەتە
لە پەنجەرەکەەوە سەیرم کرد ئاخر سیارەی مۆدیلی بەرزی سووری ئەمریکیشی پێەیە. ئێکتم با وەڵڵای تۆ لە سونەت حاڵی نەبووی. زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کورسی و مێز هەر نەبووە خەڵک نانی لەسەر بخوا. وەڵڵای ئەبوو جەهلیش بەدەست نانی خواردووە. ئەبوو لەهەبیش لەسەر عەرز دانیشتووە. پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو عورفێک وەکو ئەو خەڵکە نانی خواردووە. بەخوا پێغەمبەر صلی الله علیه و سلم لە چین بووایە بەو دوو کچیلکێ نانی دەخوارد چونکە ئەو پەڕی ئەتەکێتی هەبووە. ئەوە عورفە، ئەوە دین نییە. ئیتر تۆ بۆ ژیان لە خۆت تاڵ دەکەی، بۆ ماڵ و مناڵ لە دینمە بە ناوی دینەوە لە کۆمەڵە جوانی مەحروم دەکەی. لەولاو باشترین ساری ئەمریکیت پێەیە دەی خۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم مایە ئێستا باشترین ساری پێدەبوو، سواری تایار و قیتاریش دەبوو و بە ئەتەکێتی سەردەمیش دادەنیشت و لەسەر قەنەفەش لەسەر سیستەمیش دەخەوت و لەسەر قەنەفەش دادەنیشت و بەڵام ئەو زەمەنە ئەوە هەبووە، ئەوە عورفێک بووە، کافرەکانی شەروایان کردووە. تۆ مەیکە بە دین بە کەوچێک خۆی بە چەتاڵ خۆی لەسەر مێز خۆی، ئەمە بەشێک نیە لە دینەکەت. بۆیە بەڕێزان ئیسلام دینێکی ئاسان، بەڵام بەداخەوە وەکو عەرزم کردن موسڵمانانێک قورسکارن. ئەم بابەتە بەشی یەکەمێتی هەر لەسەر ئەم ناونیشانەی ئینشاءالله سبەی شەو لە خزمەتتاندا دەبین و بابەتەکە تەواو دەکەین. وصلی الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. يريد الله بكم اليسر ولا يريد